دووبارە سەڵاو و بەردەوامین لەگەڵتان. فەرموو پرسیارەکەت بکە. حامد ڕەحیم پرسیارەکەم بۆ کاکشوانم. کاکشوان بزوتنەی گۆڕان بانگەشە و هەوڵەکانی بۆ مؤسسەکردنی حکومەت و پەرلەمانە، یعنی بۆی دەسەڵاتی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان کەم بێتەوە. ئایا بۆچی لە سەردانەکەی ڕێخەری بزوتنەوەی گۆڕانە بەڕێز کاک نەوشیروان مستەفا کە چوو بۆ ئێران ئەو نەبووە پێشەنگ بۆ هەموو حیزبەکان بچێ بۆ حکومەت و پەرلەمان بڵێ من ئەو سەردانە ئەەکەم بۆ ئێران. باشە جەنابەت هەر لە خاڵێکی ترا باسی ئەوەت کرد ئێمە نوێنەرایەتی و نووسینگەمان نییە لە هیچ وڵاتێکە. باشە ئەگەر ئێوە نیتانە چۆن ئەم سەردانە ڕێکخرا ئەوان هاتن بۆ لاتان یان نا، یان ئێوە بۆ خۆتان چوونەوە بۆ لای ئەوان. ئەمە خاڵێک دوو. ئایا ئەگەر ئێوە نوێنەرایەتیتان نییە و نووسینگەتان نییە چۆن ئەم هەموو مەکۆ و هەڵسوڕاوانەتان لە دەرەوەی وڵات کارەکەن؟ فەرموو. زۆر سپاس. من هیمداد ئەحمەد. پرسیارەکەم بۆ کاکشوانە. بەڕاستی کاکشوان باسی ئەوی کرد کە لە کاتی هەڵبژاردنەکاندا تورکیا تەئسیری لەسەر کۆمەڵێک تاقم و خەڵکە بۆ لە کوردستان. من بەڕاستی من نەمزانی کاکشوان مەبەستی چێە لەو تاقمانە، بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئاگەر مەبەسە خەڵکی کوردستانی تورکیایە کە تورکیا دەتوانێت تەئسیریان تێ بکە، من پێم وایە خەڵکی تورکیا بۆ خۆیان لەوێ لە زەبرزەنگی تورکیا هەڕایان کردوتە کوردستانی عێراق. ینی لەو قەناعەتیان نیم خەڵک بتوانێت بە قەناعەتی تورکیا لێرە دەنگ بە پارتی وێشێتی بدە. ئایا پێت وایە تۆ مەبەستت کوردەکانی ئەوەیە؟ پرسیارەکەت ڕوونە. بەڵێ زۆر سپاس. سپاس بۆ تۆش. شاد عومەر. پرسیاری یەکەم بۆ کاکشوان و کاک بورهان دەتوانێت بچیان جوای بنەوە. کاکشوان فەرمووت ئێمە لە حکومەتانین. باشە بانگهێشکردنی سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆن بە فەرمی، مەخسەم ئەم کەلیمەیە بە فەرمی لەلایەن حکومەتێکی دراوسیەوە بەخۆی جێگەی پرسیار نییە. بەڕاستی عادەتەن حکومەت دەبێت لەگەڵ حکومەتە عیلاقەی هەبێ، حیزبیش لەگەڵ حیزبە، ئەمە شتێکی ئاسایە. بۆیە پەیوەندی نێوان حکومەتێک لەگەڵ ئۆپۆزیسیۆن وڵاتێکی ترە جێگای پرسیار نییە. پرسیاری دووەمم هەر بەوە بەڕێزەیە. فەرمووت ئێران، تورکیا، ئینگلیز هەموو وڵاتانی دنیا ئێستا پێیان وایە گۆڕان دێتە سەردەسەڵات. شتێکی ئاساییە، بەڵام پێتان وانە ئێوە لە ڕابردوودا پارتوێشێتیتان کردو بە دیکتاتۆر، پێشمەرگیان بەدەستەوەی نازانم چیەکان تەزویرەکان ناهێڵن بینە سەردەسەڵات. ئەم قسەیە پێچەوانەی، ینی ئەمە ئەم قسەی ئەمڕۆت جوانکردنی حکومەتی هەرێم نەبوو بەوەی کە حکومەتێکی تەندروست هەیە بەوەی کە سبەینی ئێوە ژێنە سەردەسەڵات. سپاس دەکەم. یان ئێوە زۆر سپاس مەبەستت گەیشتووە. وەرنەگرتووە. سپاس دەکەم. ئۆکێتان وەرنەگرتووە. پرسیارم بۆ کاگاری زۆر کورتە. دوو کەلیمە. یەک پرسیاری زۆر کورتە. فەرموو. کاگاری جان، هەمومان کۆکین لەسەر ئەوەی کە حیزب پەیوەندی نەبێت لەگەڵ حکومەتەکانی ترە. تا چەند حکومەتی هەرێمی کوردستان ئەوەی تۆ ئاگاداربی کاری بۆ ئەوە کردو وردەوە دەبەرە ئەوە بڕۆن کە ئیتر بینە سەر سکە و ئەم کێشەیە نەمێنێت. سپاس دەکەم. بەرسان سالار قوتابی. پرسیارەکەم بۆ کاکشوانە. کاکشوان بۆچی لە کاتی بوونی هەر کێشەیەک لە هەرێمی کوردستان لەو تۆقیتەیە ڕێک زوتنەوەی گۆڕان سەردانی وڵاتی ئێرانەکە بنمونە حەڤی شوبات و لابرنی مالیکی لە پۆستەکەی. پرسیارەترم بۆ بەڕێز کاکشوان و کاک بورهان بە مشتەرەک جوابێت و ئاساییە. بۆچی بزوتنەوەی گۆڕان لە کاتی بوونی کێشەکانە لە هەرێمی کوردستان سەردانی وڵاتی ئێرانەکە بنمونە وەک حەڤی شوبات لابرنی مالیکی ئەم کێشەی کە سال هەرێمی کوردستانە هەیە. پرسیارەوە سێ جار تا ئێستا سەردانی ئێرانیان کردووە؟ بۆچی لەو تۆقیتانەیە سەردانەکرێت لەو کاتانەیە؟ بەڵێ. یا پەیوەندیەکان هەیە لەو کاتەیە. پرسیارەترم بۆ کاک بورهان و کاکشوان. ئایا تا چەند پرسیاری ئەوە بۆەوەی بزانین کاکشوان ئێوە سێ جار سەردانی ئێرانتان کردووە، ئەو کاکەی ئەڵێت ئەگەر وەڵامی بیتەوە دواتر. بەڵێ. پرسیارەترم بۆ کاک بورهان و کاکشوان. ئایا تا چەند یاسایەکە گۆڕان و یەکگرتوو لە دەرەوەی پەیوەندیەکانی حکومەت هەرێمی کوردستان پەیوەندی هەبێت لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە؟ فەرموو. من شادیە لقمان خوێندکار. پرسیارەکەم بۆ بەڕێز وەستاڕە سۆڵ و کاک ئاریا. ئێران و تورکیا تا ڕادەیە کاریگەریان هەیە لەسەر شاگەرایەتی و سنەگەرایەتی، ئەمەش هەندێک جار کێشە دروستەکە لە هەرێمی کوردستاندا. بۆچی نەیانتوانیەوە وەک حیزبێکی دەسەڵاتدار ئەم کاریگەریە نەهێڵن؟ زۆر سپاس. سپاس بۆ تۆ. هەنار حەیدەر خوێندکار. کاگاری دەڵێت کە گەمەی سەرەکی حکومەت هەرێمی کوردستانە. ئایا تا ئێستا چی هۆکارێکە بۆەوەی کە پێنج حیزبە حکومەت هەرێمی کوردستان نیانتوانێت کۆبوونەوە بکەن بۆەوەی کە بتوانن بیسەلمێن کە هیچ دەستێکی دەرەوەی دەرەکی لە حکومەت هەرێمی کوردستانان نییە؟ سۆما شەماڵ خوێندکارم.
پرسیارەکەم لە هەموو بەرەزەکانە کە میوانەکان لێرە ئەڵم بۆچی ئەو حیزبانە کات پەیوەندیەکیان هەیە بەدڵنیایی ئەو پەیوەندی و پشگیری هەیە لەلایەن وڵاتەکانی دراوسێەوە بەڵام بۆچی تا ئێستا نەیانتوانیەوە معادلەی هێزوا بکەن کە لە کاتێکە ئەمانیش ئەتوانن کاریگەریەکیان هەبێت لەسەر ئەو پەیوەندیە ئایا بە پشڕانی پەیوەندیەکان بەیان بە هەر شتێک بێ زۆر لە هەموو وڵاتەکانی دراوسێوەکانمانە کوردەکان زوڵمیان لێ ئەکرێت جاچجا لە ئێران بێ یان لە تورکیا یان لە سووریا بەڵام تا ئێستا بۆچی دەنگێکیان نەبووە بۆچی نانتوانێت کارتێکی فشار بەکاربێن لە دژی ئەوان کۆسرە ئیبراهیم پرسیارەکەم لە کاگاری و وەستاڕە سوڵەیە داهاتی بازرگانی ئێران و تورکیا لە کاتی تۆپارانکردنی سنوورەکان ناتوانێت کورد وەکو چەکێک ئابووری بەکاری بێنێت بۆ وەستانی مامەڵە بازرگانەکان لە نێوان ئێران و تورکیا لەگەڵ هەرمی کوردستاندا داهاتی ئەو بازرگانیە لەکوێ و لە چیدا سەرف دەکرێت ڕسوڵ حکوومەتی هەرێم یا پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم چەندێک کار بووەکەن کە لە مەود دووە بتوانن ئەوان دەمڕاستی وتەبێژی جەماوەری کوردستان بن نەک حیزبەکان چونکە ئەمە بووەتە ئەوەی کە هەموو کەسێ لەو ئاوەلێڵەیە یاری بکات و کاری پەیوەندیەکانی خۆیان تۆڵکەن و مەسلەی کوردیش بۆیە هەر ئێستاش ئەو پرسیار و ڕاو بۆ چوونە دروست بووە کە ئێستا ئەم حاڵەت و دۆخەی دروست کردووە لە کوردستان و بەبێ هیچ هۆکارێ لە هەر لایەنێک و بە شوێنێکە خەڵک تەبعەنەوە ڕاو بۆ چوونی خۆی تێژینا هیچ کەسێ بەڵگەیەکی ڕسمی و فەرمی پێ نییە جاداواکارم لە کاگاری وەڵامیەوە چەندێک کار بۆ کراوە بۆ ئیتر ئەو ئاوەڵەکەم بەبەستە گەیشتووە پرسیارێکم بۆ کاک بورهان هەیە جەناب و تو یەکێتی و پارتیە چنە ئێران بۆیە ئێمەش بە دوای ئەوان ناچینە ئێران ئەگەر بە منطقیانە جواب دەیتەوە ئەمە معنای ئەوە نییە ئەم سەردانانە داماڵێنراون لە لەوەی کە ڕەهەندێکی نیشتیمانی هەبێ ئەمە استراتیجێکی حیزبیە ئەمە بۆ ئەوەکەن کە حیزبەکانی تریش هەر حساب بۆ استراتیجی حیزبیەکەن نەک ڕەهەندی نیشتمانی فەرموو ڕەوف حسێن پرسیارەکەم بۆ کاک شوان و کاک بورهان ئەوەیە ئەوان لە قسەکانیان ڕخنیان لەوە گر کە پارتیوەکێتی کە لە ڕابردووە نەیانتوانیەوە ئەو پەیوەندی ئیداری و اقتصادی باشیان هەبێ بە کوردستان دروستکەن و پەیوەندەکان بە حیزبی ناورد بە باشیان وەصف نەکرد لە کاتێکا خۆشیان ئێستا وەکو حیزب چوونە بە ئومێدی ئەوەن جارێک لە دەسەڵاتشان بە ئومێدی ئەوەن کە بگەنە دەسەڵات ئەمان لە ئێستا و ئاچن پەیوەندی دروستەکەن ئەی چۆن ئەتوان ڕخنە لە پارتیوەکێتی بگرن کە لە ڕابردووە بۆ شێوە بوون سپاس فەرموو دیمەن ڕەزا خوێندکار سەرەتا سوپاسانەکەم من سێ پرسیارمەیە هەوڵەیەم بە زووترین کات ینی کات کەم بەرم پرسیارێکەمان بۆ کاک بورهانە جەنابی ئاماژەی پیارچەنەوە برادرش باسی لێوە کرد هەروستم بە شێوەیەکی تر پێ بڵم جەنابی لە قسەکانی ئاماژەی بەوەیە بۆچی ئەوانە چن کەواتە بۆ ئێمەش حەق بێ بڕۆین ئەگەر بۆ ئەوان حەقە و ڕەوایە بۆ باسەکرێت کەواتە حەقێکە و بە کەس لە حسەر حەق ناتوانێت قسە بکە ئەگەر ڕەوانیە چۆنە بێ معارەزە کە ئەوان خۆیان بە معارەزازانن نابێت بۆ شتەکانی کە بۆ خۆیان ڕەوا ببینن بۆ ئەوان نیش بەڕەوای نەبینن ئەمە پرسیارێکم پرسیاری دووەم بۆ کاک هەرسینە کاک ئاری هەرسین عەفوم نوێنەرایەتی پەرلەمان ئەو خەڵکانی کە لە پەرلەمان ئەندام پەرلەمانە بەڕێزەکان ئەگەر ئەو شەرعیەتدان نەبێت کە نوێنەرایەتی هەزاران کەسەکەن لەوێ کامە شەرعیەتدانە ئیلا بێ ئەندامی سەرکرداتی حیزبێ لەگەڵ ڕێزمان بۆ ئەندامی سەرکرداتی هەموو حیزبەکان هەرچەنە ئەوان لەوێەوە تەرشیحەکرێن خەڵک دەنگیان پێیا بەڵام کاتێکە کە تۆ دەنگی خەڵکت دۆ دەسێنا بەلای منەوە ئەو پەڕی شەرعیەتدانە بە خەڵک پرسیاری سێمیشم عەفوو جەنابی کاک وەساڕەسوڵ و کاک ئاری هەرسێنیش وەکو هەردوو حیزبی دەسەڵات من ئاماژەی پێم بۆیە پرسیارەکەم بۆ هەردووکیانە بێت ئەگەر هەردووشیان ئاماژان بۆیە کە ئێمە بە تایبەتی کاک ئاری کەوتی کارکتەری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە با لە نزیکترین کات بڵم دوێنێ شەو سعات حەوت تۆبارانی سنوورەکان کراو لایەن حکوومەتی تورکیاوە با مووقیفێکی زۆر شەفافانە بۆ هەموو کوردستان لە ڕاگانەکان و ئەلام بکەن بە هاوبەشی وەکو چۆن استفاقی استراتیجیانێ بە هاوبەشی ئەو مووقیفە بکەنە ڕوو بۆی خەڵک لێکدانەوەی جیاجای بۆ نەکەو زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز ئێستاش وەڵامی ئەو پرسیارانە وەرەگرینەوە لە میوانەکان کاگاری سەرەتا دێمە لای تۆ زۆر کورتی باش زۆر سپاس بۆ هەموو بەڕێزانی کە پرسیاریان کرد مەسەلەی پەیوەندی بازرگانی ئایا پەیوەندی بازرگانی وای کردووە کە بەرژەوەندی نیشتیمانی وەلا بخرێت بە پێچەوانەوە من بەس یەک نمونەیەنمەوە هێنانە ناوی هەرێمی کوردستان بۆ سەر خەریتەی تاقای عالەمی لە ڕێگەی هەناردەکردنی نەوت و غاز لە ڕێی تورکیا ئەوە خۆی وەکو متمانەیەکی ئابووری زۆر گرنگە بۆ کوردستان و دەستکەوتێکی سیاسی زۆر گەورەیە
ئایا پارتیویشێتی خۆیان واکەن کە دەروبەر دەست بخەنە کارەکانمانەوە بەتەچیت لە ڕابردووە بە تایبەتی لە سەردەمی شەڕی نەگریسی براکوژیا ئێمە بەشێک لەو دەستخستنە ناو سیاست هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بۆ کە ئێمە هەمومان بنفرین یەکەین بڕوا ناکەم کەسە بێ دەستخۆشی لە خۆی بکە بۆ شەڕی براکوژی ئایا ئێمە وەکو پارتی کە گفتاری دیموکراسیین ئەکرێتە کردار بەڵێ ئیشی ئێمە چییە بەم ڕۆژگارە کە سیاست دەکەین ئیش بۆ ئەوەکەین بەرەو زیاتر دیموکراتیزەکردنی حیزبەکەی خۆمان و کرانەوە و شەفافیت چۆن باسی دەوڵەتی سربەخۆکەن لە کاتێکە کە ئەم دی و ئەو دیوی دەگەڵەیە فعلن وایە بۆیە بێ بە هەمومان بۆ ئۆپۆزیسیۆنیشەوە ئیش بکەین بۆ ئەوەی کە بە هیچ جۆرێک ئاسەواری ئەو دوو ئیداریە نەمێنێ ئەمەی کە ئەڵێن سەرۆکی پەرلەمان خۆیان دای مەکتەبی سیاسی بووە ئایا ناردنی من دەمجێکم لەگە پرسیاری خوشکە ناردنی دامانی مەکتەبی سیاسی بۆ پەرلەمان ئایا پەرلەمانی کوردستان ئیفلیج ناکەنە خێر بە پێچەوانەوە لەبەر ئەوەی خۆی مشتێرە لێرایە لەبەروی هەتا ئێستا قەراری سیاسی لە شوێنێکی داخراوە بەلای مەکتەبی سیاسی ئەدرێ ئیتر لەوانەیە ئەوەی ئێمە ناوی مەکتەبی سیاسی بێ ئەوەی گۆڕان ناویشی تریان لێ نابێ مەسەلە بەڵام لەبەری بڕیارەکان لەویا سەرڕاستەکرێنەوە ئەبێ جاری ئەم بڕیارە بدرێ ئەوجا بچێ بۆ پەرلەمان بەڵام ئەگەر ئەو بەڕێزانە خۆیان لە ناو پەرلەمانە بن ڕاستەوە خۆ لە پەرلەمانەوە درێ بۆیە نەخێر ئەوەی فلیسکرد نییە و بێڕێزیش نییە بەرامبەر ئەوانەی کە ئەمە کەمکردنەوەش نییە لە شوێنی ئەو بەڕێزانی کە ئێستا لە پەرلەمان و ئێستاش مەجای ئەوە ماوە کە پەرلەمان زۆر ئەکتیڤتر بکرێ پارتی و سەرۆکی هەرێم بۆچی سیاستی شارەوایان لەگەڵ تورکیا هەیە بە هیچ جۆرە ڕاز نیە ئەمە نمونەی پەکەکە هێنرایەوە سیاستی شەفاف لەوە زیاتر چی ئێمە گرنگترین هەنگاوی ئابووری لە منتیقەکە لەم فترەیە هێنرابێت بۆ هەناردەکردنی غاز بۆ ئەوروپا لە ڕێی تورکیاوە ئەمە بە شەفافی کراوە جگە لەوە نمونەی پەکەکە کە هێنرایەوە بە پێچەوانەوە ینی هەموو کەس زانێ پەکەکە لە چۆن اینجا ئەگەر بەڕاستی ئێمە پشتیوانیەکمان نەکرد بێ لەوانە بوو خۆیان لەو شوێنانە ینی نەتوان دیفاع لە خۆیان بکەن شتێکی درکە من ئێڵێم لە سەرێکەوە مەسەلا ئەو ڕخنەیە ژیری ئەی لە سەرێکی ترەوە بینی جمهوری ئیسلامی ئێران و پژاک زۆر خراپە بینی پەکەکە و ئێران باشە ئەی باشە بەم ئەڵێن حیزبی دایک و بۆ ئەڵێن حیزبی مناڵ ئەی چۆن ئەمە هەیە ڕێکەوتنی بۆچی هاوسەنگینیە لە بینی پەیوەندیەکان لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەڕێی من هەیە بەڕێی من هیچ کام لە سەرکردایەتی نە پارتی نەیەکێتی بەبێ ڕاوێژ بەوەی تر هیچ پەیوەندیەکی سیاسی دیپلۆماسی لەگەڵ لایەنی دەرەوە ناکە ڕێکەوتنی استراتیژی و هەڵوێست بە بۆ چۆنی من ئەووانە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە هاو هەڵوێستین لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان بەڵام زۆر تەبیعیە لە هەنێ شتی ترا بۆ چۆنی جیاوازە بن ئەوە لە کۆبوونەوەی دووقۆڵی مەکتەبی سیاسیە و چارەسەرکرێتەوە ئەوەی من شایەتی بۆ ئەم وەکو بەرپرسی لق کە ئەو پەیوەندی استراتیژی ئێستا شۆڕ بۆتەوە بۆ خوارەوە لە ئاستی کۆمیتە و مەڵبەند و لقەکان و ناوچەکانە حکوومەت تا چەند کاری بۆ ئەوە کردووە کە پەیوەندیەکان زیاتر حکومی بن من شایەتیە دەم هەم بۆ بەڕێز کاک دووکە بەرهەم لە کابینی شەشەمە هەم بۆ کاک نەچیروان کە زۆر بەجددی ئیش لەسەرەوەکەن ئەم پەیوەندیانە بە سیستماتیزە بکرێت کە لە ڕێی فەرمانگەیەکەوە ڕێکخرێ کە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بێ و لە چوارچێوەی حیزباتی دەربچێت کاگاری کاتت تەواو بۆ گەر بە کورتی یەخیر قسەت لە پرسیارەکان باش بمبورە ناچار باش وڵی زۆرە شتەکان بەس بە کورتیەکەی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان من حەزەکەم باوە ئەمە ئاخیر قسەت نییە ئەمە ئاخیر قسەت نییە آه. لە پرسیارەکانە بۆی حەقی پرسیارەکان بێت بەڵێ حەقی پرسیارەکان بۆی بدەم بەڵێ بەگشتی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەجددی پێمان وایە کە پێویستە هەموو پەیوەندیەک لەگەڵ هەر لایەنێکی دەرەوەی هەرێمی کوردستان بە فەرمی لەلایەن فەرمانگەیشی فەرمی و ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانە وەڕێک بخرێت و لەم چوارچێوەی دەرچێت کە هەر حیزبێ هەم بە حیزبی دەسەڵات و بە حیزبی ئۆپۆزیسیۆن خۆی لە ڕێگەی خۆیەوە پەیوەندی بکات بۆ لایەنانەوە ئەمە ئەو مەوزوعی یەکەم مەوزوعی دووهەم مەسەلەی گرنگ لای ئێماوەیە کە لای ئێمە 100 جار بۆمان لامان گرنگترە دەست بخێنێ دەستی حیزبێکی ئۆپۆزیسیۆنەوە بۆ هاوسەنگی ڕاگرتن بۆ یەکڕیزی ڕاگررتنی ماڵی کورد هەتا بینمان لەگەڵ وڵاتێکی دراوسی کاگاری دوا قسەت پێشتر وتت باس لە ئەنتیحاری سیاسیەکەکەم بۆی نەڵی بیرت نەخستمەوە بەڵێ دوا قسەت بەڵێ ئەنتیحاری سیاسی جارێ پارتی وەکو حیزب هیچ پەیوەندیەکی فەرمی ینی
ئەم عیلاقاتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تورکیاوایەتی هی پارتی نییە هینی حکوومەتی هەرێمی کوردستانە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە یەشت نیشتیمانی کوردستانی تایە حزبی شوعیتایە حزبی سۆشیالیستی تایە بزودنەوەی تایە وەلایەنی کلدانی و سریان و ئەمانش ئەو پەیوەندیانە کە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستانی کرا بە پێچەوانەوە ئەسڵەن هێنانە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و ئاڵای کوردستان بۆ سەر خەریتەی تاقی عالەمی دەستکەوتێکی زۆر گەورەیە نەکرد ئینتیقاری سیاسی نییە بەڵکو مسۆگەرکردنی بەردەوامبوون و درێژەپێدانی ئەو پەیوەندیە لە ڕێی تورکیاوە بە دنیای ئەوروپای سپاس دەکەم بمبورە قسەکانیشم پێبڕید ناچار کاک وەستا ڕەسوڵ دێمە لای تۆ گەر بە کورتی وەڵامی پرسیارەکان بیتەوە لە کەمتر لە سێ خولەکە بەڵێ پرسیارەکان زۆر کەمی پەیوەندی بە لای منەوە هەبوو بەشێک لە برادران وەڵامیاندایەوە کاک ئەوەی ئێمەشی هەر وەڵامدایەوە بەشێکی ماوە کە ئێمە بۆچی ئێمە خۆمان دەست پێشخەرین لەوەی دەستی دەوڵەتان دێنینە ئەم ناوچەیە نەکاکە ئێمە دەست پێشخەر نین ئێمە بەڕاستیەکەی پێمان باشە وەک باسم کرد بیدای سیاست یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێکی کوردستانیە وەسەر بەخۆی خۆی لە ڕاگەیاندراوەکانە معلومە دەرمان بڕیوە قسەیەک لەسەر مەسلەیەوەی کاک عەدنان کرا کە کاتی خۆی ئەندامی لە ڕئیسی پەرلەمان بووە بۆچی دەستوریان لەو کاتەیە لەو مەرحەلەی انتقالیە تێپەڕاندووە دیارە دەستور کەم و کوڕی تێدایە بۆ یاسایەتی نیشتیمانی کوردستان بە هاوکاری لەگەڵ بزوتنەوەی گۆڕان پارتی دیموکرات لەگەر زۆر لایەنەکانی ترا قسە کراوە بۆی جارێکی تر ئەو دەستورە بگەڕێنرێتەوە پەرلەمان بەڵام پارتی دیموکراتی کوردستانیش تحفوزی خۆی هەیە لەسەر ئەو مەسەلەیە بەڵێ بەردەوام بتکات پارتی دیموکراتی کوردستان قسەی لەگەڵ کراوە لەسەر ئەو مەسەلەیە لە کۆی ئەو پرسیارانەی کە جۆم لێبوو لەلایەن ئەم هەواڵانەوە کرا قسە زۆر لەسەر مەسلەی ناهاوسەنجی پەیوەندیەکان کراوە پەیوەندیەکان بۆچی بەڕێی تاک حیزبی بێ من قسەم لەسەرەوە ئەوەیە بەڵێ فەرمانگەی پەیوەندیەکانی دەروی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بەهێز بکرێ ئەبێ لەمە گۆڕانکاری تیا بکرێ ئەبێ ئەو پەیوەندیانە لەڕێی ئەوە ڕێک بخرێت چکە ئیشیان کردووە ئەوە نەبێ بڵێم نیان کردووە 8 بۆ 9 نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان تا 10 کەسە لە دەروی لە وڵاتەکاندا هەیە و ئەمە بکرێتە پرسێکی نیشتیمانی لە پەرلەمانە مناقەشە لەسەر پێ یاسای پێدەر بچێ ئێمە چەند حەقمان هەیە پەیوەندیمان هەبێ لەگەر هەرێمەکانی دنیاە چکە ئێمە خۆمان هەرێمین خۆمان دەوڵەت نین بەڕاستی ئەبێ لەو نتاقەوە قسە لەسەرەوە بکەین ئەو نوێنەرایەتیمان لەو دەوڵەتانە هەیە ئایا شەرعیە لەگەڵ عێراقیان نابێ ئەمەش قسەی تیا بکرێتەوە بەڕێی من ئەمە ئەرچی پەرلەمانە من پێم وانییە پەرلەمان بچووکە بۆی مەکتەبی سیاسیتیانە پەرلەمان گەورەیە مەکانەکەی پەرلەمان وایە کە تەمسیلی خەڵکەکە لەبەرەوە هەموو حیزبەکان چیتیا کۆیە گەر وەڵامی ئەو پرسیارش کاک وەستا ڕەسوڵ کاکەیەک لێرە وتی ئێوە دەڵێن وەکو یەکێتی پاڵپشتی هەموو کەمینەکانن لە هەر جێگایە بەڵام لەو کاتەیە دەبینی جەلال تەڵەبانی سکرتێری ئێمە ناتوان بۆ کاکەیە بڵێم و لە بەردەم تەلەڤیزیۆنەکەش پێی بڵێم ئێمە بۆ کوردی سووریا و بۆ کوردی فڵان شوێن و فڵان شوێن چیمان کردو بەڵام معلومە ئەگەر ئێوێ بابێ ئەرشیفەکەی پێ دەڵێم چی کراوە دەربارەی ناردنی بروسکەیەک بۆ بەشار ئەسەد مامجرا سەرکۆماری عێراق هەمومان دەزانین مامجرا لە مشتی پرۆتۆکۆلیە لە بینی فڵان سەرۆک و فڵان سەرۆک هیچ ڕەبتێکی بە مەسایلی حیزبیەوە نییە بەڕاستی نردبێت یان نردبێ علاقەی بە سەرۆکایەتەوە ئەم سەرۆکەی تۆ باسیەکەی لەلایەن زۆربەی وڵاتانی جیانەوە چەند وڵاتێکی محەدەد نەبێ وەکو ئێران و رووسیا و چین و ئەمانە داواکەن کە دەست لە کار بکێشێتەوە واتە شەرعیەتی لەدەستداوە ڕۆژانە 250 بۆ 300 کەس ئەکوژێت ئێمە زۆر بەوازەحی وەکو یەکێتی قساکەم زۆر بەوازەحی پاڵپشتی 100% گەلانی ژێردەستین پاڵپشتی ئازادین بۆ گەلان بەڵێ کاک وەستا ڕەسوڵ دوا قسەت دوا قسەم من پێم ئەمە پێشنیاری ئەوەکەم بۆ هەموو لایەنە سیاسیەکان بە خۆشمانەوە بە هیچی تر بە بلوێر لێدان و دوزەرە لێدانی بەهاری عەرەبی و بەهاری نازانم کوێ هەڵ نەپەڕین خۆمان لە ناو خۆمانە نێوماڵی خۆمان لەمە بەهێزتر و ڕێک بخەین لە مسر فڵان حزب سەرەکەوێ فڵان جەماعەت سەرەکەوێ چی پەیوەندێکی بە وڵاتەکەی منەوەیە دەستی گرفت بێن لە ناو وڵاتەکەی من خۆمان بین کاکشوان دێمە لای تۆ بە کورتی گەر وەڵامی پرسیارەکان بێتەوە زۆر سوپاس ئەو کۆمەڵە برادر بە عام 5-6 پرسیاریان یەکینێ باسی داوت و بانگێشتیواکەمە ئێمە بۆ ئێران بانکێشت نەکراین داوتکراین لە ڕێی سەفیری ئێرانیەوە لە عێراق ئاغای دانایە لە ڕێەوە داوتکراین و چوینە ئێران ئەوە یەک لە شتەکان یەک لە شتەکانی تر پەیوەندی بەوە هەیە کە بۆچی پرستان بە سەرۆکی هەرێمیا بە حکوومەتەکان بە پەرلەمان بە شوێنە نەکردوکەوەی کە چوونەتە ئێران ئەوانە تەمەن لە پرسی شەڕ و ئاشتی لە عێراقا پرس بە کەس ناکەن لە پرسی مەسلەی ئەمنی قەومی پرس بە کەس ناکەن لە پرسی هەچی نووسینگە و
نوێنەرایەتی حکوومەتی هەرێمە کە مەفروز نییە هەبێت ئێستا باسی مەبەستی ئەو کاکەیە گە من زیاتر بۆن ڕوو بکەمەوە وتی گۆڕان پێشنگ نەبووە لەم مەسەلەیە عفوم کە آخر بۆ گۆڕان پێشنگ بێ گۆڕانیش لاسایی ئەوان نەخێر گۆڕان لاسایی ئەوان ناکاتەوە بەڵام ئەمە شتێک نییە پرسیەکی لەسەر بێ ڕێیەکیی لەسەر بێ ئەمە عیلاقەیەکی دروست ئەکرێ لە بینی دەوڵەتێکی دراوسێ کە هەژموری لەسەر هەموو کەسێ هەیە لە منتیقەیە کەس ناتوانێت ڕێی ڕاکە لەوانەیە لەسەر من کە حکم و دەسەڵاتم نییە کەمتر بێ لەوانەیە من نەمیست بێت جارێک دوان سیان کە باین کرد بێتم یا داوەتی کرد بێتم چم بەڵام ئێستا زۆر ئاساییە بۆ من بچم بڵێم ئەمە بەرنامەمە ئەمە ئیشم ئەمە دەسەڵاتمە ئەمە توانامە حەزەکەم دۆستایەتی بێ حەزەکەم سونوورەکەی بە پارێزرێ زۆر ئاساییە پیانوتی نووسنگە بکەنەوە نەما کردوێتەوە بە هیچ شێوەیەک دامی هیچ شێوە دامێکمان قوبوڵ نەکردو لەوانەیە تەرحیشان کردوێت چون ئەوانەیە کە حیزبی بووین و حیزبایەتیان کردو ئەزان ئەسڵ نەپێویستمان پێ ئەسڵ قسەی وامان پێوتون هەر بۆ نمونە یەکیان پرسیارێن کە وەزیری خارجی پرسیاری لە کاگنۆشتوان کەوتی وەزی کوردستانی ئێران چۆنە پێم وانە هیچ قایدێکی کوردوا و جوای باتوتی لە ڕووی ئاو کارەبا و جێگۆبانەوە ڕێگەبانەوە لە باشەوتی لە رووسیا وتی خۆتان لە من باشترەزان یعنی بۆ سیاستکردن بەمنەوە معقولە یعنی ئەگەر پچی بەونەوە قسە لەگەڵ دراوسێکە کە لەگەڵ تورکیا بکەی لەگەڵ فلان و فیسار بکەی کاکە هەر کە باسی هاوکاری و دۆستایەتی شوێ کرد شتیوایان کردو پێی گوتی بەڵێ حەزمان لە دۆستایەتیان دراوسێتانی ئەون بەڵام خۆ بۆیە نابین و پازار هیچ من لەگەڵ خەڵکی ترا زۆر چوم و وەفد و شتیواش زۆرم نەمدیوە کەسێ لەو ناقسان جەناب لەگەڵ وەفتەکان نەبووی بەڵێ جەناب لەگەڵ وەفدان نەبووی کام وەفدە ئێستا جەناب نێچیروان بووی کە سەردانی تووشی کردووە کاک نێچیروان چووی بە تورکیا جەناب کاکە بووم نەنا بووم کاکە ئاگام لە عیلاقاتی استراتیژیەوەی تۆ باسێکی باسی غاز و نەوت و سیاست لەگەڵ تورکیایە لەگەڵ یا چویت فعلا من باسی وەختە ناکەم باسی وەختی ترەکەم من لە مەسئولی عیلاقات من ئاگام لێ کاکە ئاگام لە سیاست ئاگام لە سایت ئێستا کە باسی عیلاقات دەکەی لەگەڵ تورکیا لەو کاتە شاکاکشوان هیچ هەڵەیەکمان نەکردووە عفوم کە تۆ هینمە ئێستا کە باسی عیلاقاتی باسی پەیوەندی استراتیژی و ئابووری لەگەڵ تورکیاکرێت لەسەر سرم هەچی کۆمپانیای دنیای بێتە کوردستان نەوت پێی بفرۆشێ بەڵام شتێکی لە دنیا پێڵن پرۆدکت ئینترست شتێکی پێڵێ سرویس ئینترست بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیت لە داهاتە لە قازانجا حکومت ئەو کۆمپانیانە بەشدارەکە لە نەوتی کوردستانەکە ئەمە باسی پەیوەندی کە باسی پەیوەندی بازرگانیەکە ساڵانە بای 13 میلیارد دلار لەگەڵ تورکیا بازرگانیەکرێ بۆ کوێچێ چۆن نەکرێ بە مەسلحەتی کوردیا بە مەسلحەتی تورکیایە کاکە بەحەقە بەڕقم ئەو شتانە بوتی خۆ لە هەموو شوێنێ ئەمە بەڕقم بوتێ بەڵام ئەو بەرنامەی شێوێ ئەو ئەزانم یەک لە قسەکانی تر پەیوەندی بەچێ یەک لە قسەکانی تر پەیوەندی بەوەیە کاکشوان زۆر بە کورتی بەڵێ بۆ تەسیری ئێران هەبوو بۆ دانیشتنیەکێتی و پارتی کاکە ئێمە 4 جار لەگەڵ کاک نێچیروان دانیشتین 2 جار لەگەڵ کاک مەسعود بەرزانی دانیشتین لەگەڵ هەمویان گفتوگۆوانەمان کردو و پرۆژەشمان ناوتێ ئەو قسانەی کە کاک نوشوان لە پرۆژەکانە کردووی بە کاک مەسعودی وتۆ باشە دوای ئەوەیەت ئەنجومەنی ئاسایش دروستەکە کاکە لەسەر پرۆژەیەک سێفۆجان هێنایە سەرمان وەختی خۆی باشە ئەمە ئێستا بە منەڵی لە ئێران تەسیری هەیە لەسەر ئەی باشە تۆ باتیا پێشەوە لەگەڵ تۆ دانیشت بەڵێ کاکشوان دو قسەت ئەگەر بە منەڵی ئێران نانا بە منەڵی تەسیری هەیە نەخێر ئەڵم ئەگەر تۆ باتایە پێشەوە کاک مەسعود ئەوەنەی کە پێویستە لەگەڵ ئێمە دانیشتنایە بە قسەی پرۆژەکانە بکردایەوەکوی مام جەلالەکە لەگەڵ تۆش دۆستین لەگەڵ تورکیاش دۆستین چین بۆی وەچین بۆ لای پادیش سیاسەتەکە قسەت بۆ پەیوەندی حەڵال و حرام بۆ ئەوەی ئەو خەڵقانەی کە بڵن پەیوەندی حەڵال و حرام بۆ ئێمە حرامە بۆ خەڵقی تر حەڵالە هەموو پەیوەندێکی ئوسوڵی لە چوارچەوەی دەستورە لە چوارچەوەی مەساڵحی کووردە حەڵالە بۆ هەموو کەسێ ئەو پەیوەندیە من نوێنەری حکوومەتی هەرێم 12 نوێنەری هەیە لە 5 هیەکێتی و بە حوتیهی پارتیە ئەمە بە حەڵال نازانم بۆ لە ڕێسەفارەتەوەیکە کاتمان نەماوە سپاس زۆر سواز بۆ سپاس بۆ تۆش کاک بورانندیەمە لای تۆ زۆر بە کوردی گەر قسەکان وەڵامەکان نسبەت ئەو پرسیارە ئەلبەتە هەر وابزان هەمویان دووباریان کردوێتەوە یەکەم مەجاری وایە بانگێشت کراوی نەڕۆیشتوین یعنی لە کاتی هەفتەی شوباتە داوت کرای نەڕۆیشتین و هەروەها جاری واشە بووە کە ڕۆیشتوین لەوێ قسەمان کردووە ئەوان پیان ناخۆش بووە بۆ نمونە ئیدانەی ئەوەی سووریامان کرد کە من خۆم لەگەڵ بەڕێ زەمینداری گشتیە چوین لەو مؤتەمەری سەحوەی ئیسلامیە ئەوان زۆر پێی ناڕەحەت بوون کە مامۆستا لە کەلیمەکەی خۆیان ئیدانەی ئەو قەت و عامی کە لە سووریا ئەکرێ بەڵام بەنسبەت هەر
من خۆم کەسێکی قانونیم یعنی لە دەستورە شتێک نییە ئەمە منعکە ینی لە ڕووی وەکو حەڵال و حرامەکە لە شەرع ینی لە دەستور و لە یاسا شتێک نیە مەمنوع بێ حزبێک بانگێشت کرێ و بچێ بەڵام بەڕاستی ئێمە پێویستمان بە شەفافیت تەیە سیقەمان بە یەکتر هەبێ ئەگەر چی لەوێ باسەکرێت بینەوە لێرە وەکەوەی ئەنجومەنی باڵای پارتە سیاسیەکان بینەوە باسیکەین بە یەکەوە کە بڵێن کاکە وامان وتووە بۆ ئەوەی خوێندنەوەی هینی بۆ نەکرێت ویان لە ئەعلام وەکو کاک باسی کرد ینی ئەڵێ من هەموو شتێکم باس کردو یانیش ئەم ینی ئەعلام هەموو شتێکمان پێ دەرەکەم ینی شتێک نییە کە ئێمە شارەوە بێ لای ئێمە لەبەرەوە من وا نازانم ینی ئەوەندە خەتەر بێ بە قەدەرەوەی کە تۆ ئەچی لەوێ ینی بەرژەوەندی میلەتەکەت بەرژەوەندی باڵا بخوێنیتەوە لەبەرەوە من ئەو کاتەژوتم ئەگەر یەکێتی و پارتیش پابند بن بەوەی کە وەکو حزبی نەچن ئێمەش پابند دەبێت دوا قسەت کاتمان وڵاهی دوا قسەم هەرەوەیە کە وەزعی عێراق بە عام معقەدە کوردستانیش معقەدە پێویستمان بەوە هەیە کە زۆر حەکیمانە زۆر ژیرانە لەگەڵ ئەم واقعە ئێستا مامەڵە بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ کاک بورهان ئەحمەد ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی و بەرپرسی مەڵبەندی گەرمیانی یەکگرتوو کاک شوانقلی یاسانی ئەندامی ژووری پەیوەندیە دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان کاک وەستا ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵی یەکێتی نیشتیمانی و کاک ئاری هەرسین بەرپرسی لقی 21 پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی سوپاسی و هاوڕێیانە کەم بۆ پرسیارەکانیان ئومێد دەکەم کە گلەییان نەبێت و وەڵامیان وەرگرت بێتەوە بینەرانی ئازیز و خۆشەویست ڕێزی من و ستافی بەرنامەی بەکراوی قبول بکەن بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی بەکراوی لە سەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فیسبوک تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان هاوا بێت دەستان خۆش بێت.